بڕگەی ئەمڕۆمان بەهێزکردنی ناوچەی ماسوولکەی پشت و ورگ و کەمەرە لە هەمان کاتە و هەندێک جوڵە هەمانە کە قۆڵ و شانیشی تیا بەکارهێنرێ. بیرتان نەچێ کەرەسەکانتان لەلاوە بێت، ئەویش دارێکە یاخود پەتێکە لە هەمان کاتە لاستیکەکانی کە بەرنامەی پێشوو باسمان کرد، چکم هەر جاری بە شێوازێک بەکاری ئەهێنین. سەرەتا دەست پێکەین بە خۆگەرمکردن جوڵەی ئاسایی لە جێی خۆتا ئەنجامی ئەوەی فەرمونون لە جێی خۆتا چەنێ بتوانیت بجوڵیت هەر ئاسایی دەبێ هەروەلا ئاوەتە زۆر باشە جوڵەی ئاسایی ئەنجام ئەی ئەشتوانی دەستیشە لەگەڵیا وەکو ڕۆیشتنی ئاسایی بەڵام لە جێی خۆتەوە. ئەم جوڵانە خۆگەرمکردنە و ئامادە باشیە بۆ جوڵەی ئایندە و لە هەمان کاتیشە ئەتوانین جوڵەکانی پێشووتر ئەنجام بیت و خۆ ئامادەکەی بۆ ئەم جوڵەی ئەمڕۆ. ئێستا بۆ لای ڕاست و چەپ کەمەر ئەجوڵێنین تۆزێ لێرە لەش جێگیرە تەنها کەمەر و ناوچەی شان و مل ئەجوڵێنرێ بۆ لای ڕاست و لە هەمان کاتە بۆ لای چەپ. زۆر باشە فەرمون دەست پێ بکەین دانیشیت لە شوێنێکە پێی ئارام بیت، جێگاکەت زۆر زۆر ڕق نەبێت و جێگاکەت زۆر زۆر نەرم نەبێت. حاڵەت یعنی بە شێوەیەکی ئاسایی توانین لەسەر فەرش ئەنجامی بین و ئەشتوانین لەسەر دۆشەکێک. وەکو سەرەتا دەستی بۆ دواوە ئەبیت یان بەپێی توانای شانەکانە لەکوێ ڕایەگری ئەتوانی شانت لەو ئاستا ڕاگریت. ئەستا دەست پێکەین بە قاچی ڕاست لەگەڵ شانەکانمان یەک قۆڵ و قاچ نزیکە خەینەوە بەپێی توانە بۆ لای یەک، دوو، سێ، چوار، پێنج، شەش، حەوت، هەشت، نۆ، دە. شوبە ئێستا لێرە ئەتوانیت سێ هەناسێ قوڵ هەڵمژیت تاوەکو ئارام بیتەوە و قاچیشی ئیسراحەتەکە و شان و قۆڵیش ئیسراحەتەکە. ئەگەر لە حاڵەتێکە دارەکە و لەلا نەبوو یاخود پێونەوە ئەتوانیت تەنها بەدەستێ ئەو جوڵێ ئەنجام بی بیبیتە دواوە و بیهێنیتەوە بۆ پێشەوە. ئێستا قاچی چەپ دەست پێ بکە یەک، دوو، سێ، چوار، پێنج، شەش، حەوت، هەشت، نۆ، دە. ئێستا سێ هەناسی قوڵ هەڵەمژی وەکو پشوویەک تەمرینی دواتر بەرزکردنەوەی پێکانمان یاخود قاچمان بەڕێکی لە ئاستێکە زۆر زۆر بەرز نابێت و زۆر زۆر نزمیش نابێت زۆر نزیکی لە ئەرز کە 20 بۆ 25 سانتیم لە ئەرزەکە بەرزترەکەینەوە. فەرموون یەک، دوو، سێ، چوار، پێنج، شەش، حەوت، هەشت، نۆ، دە. پشوئەیەیت هەناسەی قوڵ ئەمە بۆ ناوچەی ماسوولکەکانی بەشی خوارەوەی پسک زۆر زۆر گرنگە، زۆر سوودی لێوە دەگرین. دواتر تەمرینی دواتر قاچ بەرزەکەینەوە بۆ سەرەوە لەو ئاستا ئەیهێڵینەوە بۆ ماوەی 10 سانیە. یەک، دوو، سێ، چوار، پێنج، شەش، حەوت، هەشت، نۆ، دە. پشوو بە هەتا پشوو ئەیەن تێبینیەک ئەو کەسی کە ناتوانێت بۆ نمونە هەردوو قاچی لەو ئاستا بەرزکاتەوە ئاساییە ئەمە ڕابگرێت، ئاسایی ئەمە ڕابگرێت و ئەوەی کەشی قاچەکەی کەی بخاتە سەر کورسیەک یان تەپڵەقی ئاساییە. گرنگ ئەوەیە جوڵەکە ئەنجام بدرێ و ئێمە وتمان ستێپێک ئەچینە پێشەوە هەردوو قاچ لەو ئاستە توانی ئەگەر لەو ئاستە شاتوانی هەر زۆر زۆر باشە نەشبوو لەو ئاستە ڕای بگرێت کە توانای جەستەیی خۆی ئەزانێ. باش ئێستا چیەکەین هەمان ڕاهێنان بۆ سەر و بەڵام بۆ لاکان بە هەردوو قاچ بۆ لای ڕاست ئەیهێڵیتەوە یەک، دوو، سێ، چوار، پێنج، شەش، حەوت، هەشت، نۆ، دە. پشوئەیەیت سێ هەناسەی قوڵ
جوڵەی بەدیلی ئەمە کە وتمان ئەگەر بۆلاکان نەوتوانی بەم شێوازە لاو قرس بوو ئەتوانی بینوشتێنیتەوە و بەم شێوازە بیهێڵیتەوە ئاسایی ئەمەش بۆ نمونە ئاوا هەتا دە ئەژمێریت بەڵام خۆی گرنگ ئەوەیە بتانی لەم ستێپاین ئێستا کە تۆم ئەمە سێم هەفتەیە گرنگ ئەوەی تۆ ئەم ماسوولکانی وەرگە ئێستا بەهێز بوو بێت ئێستا بۆ لاکەی تر فەرموو 1 2 3 4 5 6 7 8 9 10 بشوبە سێ هەناسەی قوڵ بە لووت وەریگرە و لە ڕێی دەمەوە بیێرەوە باشە ئێستا لاستیکەکان بەکارەهێنین وەکو پایدەر بڕگەی پێشوو پایدەرمان کرد بەبێ لاستیک ئێستا مقاومەیە دروستەکەین یان بەرگریە دروستەکەین بۆ ئەم جوڵەیە ئەویش پاسگیرکردنە بە پاڵپێوەنان بە لاستیکەکەی کە لەبەردەستایە 1 2 3 4 5 6 7 8 9 10 دیارە هەموو بەرنمەیەک ئێمە دووبارەیەکەین و ئێمە جوڵەکان یەک جاردەیی ئەنجام ئەین ئەبێت تۆ سێ جار ئەنجامی بیت دواتر تەمرینی دواتر لێرە قاچە ئەنوشتێنیتەوە قاچە ئەنوشتێنیتەوە تەنها دەسە لە ژێر ملتانەک لە ژووسەرە بۆی سەپۆرتیکەی واتە عەزێتی ملە نەگا مانەوە بەم شێوازە بەس ڕایەگری 1 2 3 4 5 6 7 8 9 10 پشوبە هەتا دە یاخود هەتا سێ هەناسە یان هەتا دە ئەژمێری پشوئەیت یان سێ هەناسەی قوڵ هەڵ ئەمژیت ئێستا کۆتا ڕاهێنان ئەوەیە کە ئانیشکەکانمان نزیکی بڵین ئانیشتی ڕاست دەستی ڕاست نزیکە خینەوە لە ئەژنۆی چەپ وەکو بە شێوەی کرۆز یاخود بە شێوەی زەرب جوڵەکە ئەنجامین بۆ ماسوولکەکانی ورگ و لە بڵین کەمەر فەرموو 1 2 3 4 5 6 7 8 9 10 سێ هەناسەی قوڵ ئەیت و کۆتایی بە جوڵەکان ئەهێنین هەر تەندروست باش بن